بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن بەیانێکی باشتان هەبێت سۆڤان بەیانی تۆش باشتر زۆر سپاس ئینشاءالله بتوانن کە تەواوی ڕۆژەکە بە باشی و بەخۆشی بەڕێ بکەن ئێمەش ئەمڕۆ لە دەستپێکی هەفتەوە لە دەستپێکی ڕۆژەکەەوە کۆمەڵە بەرگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لەگەڵ هاوکارم سۆڤان بەو هیوایی کە میوانێکی خۆشەویستیەوە بین. بەڵێ سپاستانەکەین کە ئەم بەیانیە لەگەڵ ئێمە و هەموو بەیانیەکانی دیکە سڵاوتان لەبێت و ئەم کاتۆ هەموو کاتێکتان پڕ بێت لەش جوانی لەش ساغی و تەندروستی. بەڵێ ئەم بەیانیەش وەکو بەیانەکانی دیکەمە هەوڵیەوەمانداوە جوانترین بابەتەکانتان بۆ ئامادە بکەین هەر لە بابەتە ژینگەیەکان و کۆمەڵایەتیەکان و هوەریەکان لە پرۆگرامی بەیانی 24 لە هەکبەکەی هەمیشە دەتوانن ئەم بابەتانە ببینن بۆیە ئەم بەیانێش وەکو بەیانەکانی دیکەیە دانیشن لەگەڵمان بن کۆمەڵە بابەتی بەسوودمان هەیە بەبێکەوە بابەتەکان ببینێ. بازاڕی مەیدان لە شاری مووسڵ تایبەتە بە برژاندن و فرۆشتنی ماسی خاوەنی یەکێک لە خواردنگەکانی ماسی زیاتر لە 40 ساڵە و کارە دەکات. ئەمڕۆ باس لە بابەتێکی زۆر گرنگەکەین چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بە بیابانبوونەوە نزیکە لە 1970 خاکی عراق هەڕەشەی بە بیابانبوونی لەسەرە. بەرهەمە خۆماڵیە هاوینەکان لە کوردستاندا پێگەیون و خواستێکی زۆریان لەسرە. لە بابەتە هونەرێکەشمان هونەرمەندێکی شێوەکاری کوردستان بەشداری لە پێشەنگایەکی نێودەوڵەتی لە ڕۆما کردووە لەگەڵ ئێمە بینەری کارەکانیشی دەبن. لە ڕەواندز ئۆتۆمبیلی هاوڵاتیەک دەسووتێت و دارتاشێکی ئەمریکی بە دار ڕووپۆشی دەکات و دەبێتە جێی سەرنجی خەڵک. بەڵێ ئەمانە و بابەتانە بوون کە ئەمڕۆ سەرنجانە خەینە سەر و لەگەڵ بینەرانمان ئەو کارانی کە ستافی پرۆگرامی بەیانی 24 کردوێتی بۆیان نمایشەکەین جا لە ئەو بەرهەمانەوە دەست پێ بکەین کە کەمێک لەمەوبەر لە ناونیشانەکان هاژە ئاماژەی پێکرد ئەویش پێگەیشتنی بەرهەمە هاوینەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێکەین کە وەرزی ڕنینەوەی گێلاسە لە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان کە میوەیەکە هەم جوانە هەم ناسکە هەم زۆر خۆشە و بەسوودە و بەتامیش. ڕاستە سۆڤان ماوەیەک لە ماوبەریش بە هەمان شێوە لە یەکێک لە شارەکانی ڕۆژهەڵات وەرزی ڕنینەوەی شلێکیش دەستی پێکرد سنە هەر لە سنە بوو بەڵێ باشە لەگەڵ هەکار باسمان کردمان میوەیەکی زۆر کچانەیە پێما بەگەلاسی شەروایە کچانەیە زۆر خۆش و بەتامە کە هەر شارێکی کوردستان بۆ خۆی بە میوەیەک بە بەرهەمێک زۆر زۆر دیارە و ئاناسرێتەوە و شنۆ بە شاری گێلاس ناسراوە چاوەڕێ شەکرێکە ئەم ساڵ نزیکەی 2 ملیۆن تۆن گێلاسی هەبێت لەگەڵەوەش نرخی گێلاس بەڕادەیەک بەرز بۆتەوە کە هەموو کەس ناتوانێت دابینکردنی یاخود توانای دابینکردنی نییە بووە بەختارەکانیش داوا لە حکوومەتەکەن کە یارمەتیان بات کە بۆ ئەوەی ئەوانیش بتوانن نرخەکان دابەزێنن. وەرزی ڕنینەوەی گێلاس لە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد و ماوەی 1 مانگیش بەردەوام دەبێت. هاوڵاتیان بە پانتایی 498 هەکتار سەرقاڵی ڕنینەوەی گێلاسن و بە گوتەی محەممەد ئەمین بایزیدی بەڕێوەبەری کشتتوکاڵی شنۆ چاوەڕێ دەکەن نزیکەی 2 ملیۆن تۆن گێلاس بەرهەم بێت. لەگەڵ ئەوەش گێلاسەکە زۆرە بەڵام کڕیاری کەمە. بۆلێکردنەوەکەی شلوی تێکدانەکەی بە 5,000 لێ دەکەنەوە خوشەیەکەی بە 10,000 لێ دەکەنەوە معمولی وردەکەش بە 8,000 لێ دەکەنەوە لەبەرەوە خەرجەی گرانەکەش لە نظر اقتصادیەوە زۆر گرانە شتەکە چون گرانە جەماعەتی لەدەستی دانی و ئیمکاناتی وەی نییە کە خەریک جێژی بە خودای بۆ فەقیرەکەی بوانەکەی زۆر گران تێکەوتی ناتوان بکڕن. شنۆ بە شاری گێلاسی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ناسراوە چونکە لە ڕووی چۆنیەتی و چەندایەتی بەرهەمی گێلاس ناوی دەرکردووە. بەڵام ئەم ساڵ تێچووی بەرهەمهێنانی گێلاس بە ڕادەیەک زیادی کردووە نرخی 1 کیلۆ گێلاس بۆ زیاتر لە 100,000 تومەن بەرز بۆتەوە و ئەوەش وای کردووە لە توانای هەموو کەسدا نەبێ تەنانەت کیلۆیە گێلاس لەگەڵ خۆی بباتەوە.
بەڕاستی پوڵی 2 کیلۆ جێلاسی هەرچنیە کە پێیان ناکڕێ قیمەتی 2 کیلۆ جێلاسی ئەلانەکانان وەک بخۆ دەزانن تەکدانە 2 کیلۆ جێلاسی تەکدانە دەکاتە 250,000 تمەن یعنی کیلۆ 120,000 130,000 تمەنە تەکدانە خوشەی هەروە کیلۆ بە 30,000 بۆ ئەلحام بۆتە 670,000 تمەن یعنی بەڕاستی داواکاریمان هەیە حمایەتێکمان لێ بکەن کە ئەمەش بتوانین کومەکی ئەو خەڵکەی بکەین کە شەرمەندەی خانەوادەکانیان نێنە دەرێ. ئەم ساڵ بەهۆی سەرما و تەزرەی بەهارە زیانێکی زۆر لە بەرهەمی گێلاسی شنۆ کەوتووە. لەگەڵ ئەوەش بەراورد بە ناوچەکانی دیکە ڕێژەکەی هەر زۆرە. باخدارەکان گرفتی بە بازارکردنیشیان هەیە چونکە لە ناوخۆ بەهۆی گرانی کڕیارێکی ئەوتۆی نییە و حکوومەتیش ئاسانکاریان بۆ ناکات وەکو پێویست هەناردەی دەرەوەی بکەن. باشە دێنە سەر بابەتێکی دیکە دەچینە مووسڵ لە هەر شارێک هەندێک شوێن هەیە کە تایبەتە بە فرۆشتنی جۆرە بەرهەمێک جۆرە خواردنێک جا وەکو مووسڵیش باس لە مەدانی مووسڵ ئەکەین کە بازاری مەدانی پێڵن لە شاری مووسڵ شوێنێکی کۆنە و ناوداریش ئەو شوێنە جا ئەو بازارە تایبەتە بە فرۆشتنی ماسیتر لەوێ ماسی ئەکریت و ماسی لەوێ هەر ئەشی برژێنن ئەنج من دوایە تۆ کە درێژەی بابەتەکە وت من یەک زانیاری زۆر گرنگم فێر بوومە لەسەر ماسی منەیڵێ باشە بەسەرچاو باباسی کەسێک بکەین لەو بازارە فرۆشارێکە ویژنایی فەریدە کە خاوەنیەکێکە لە خواردنگەکانی ماسی فرۆشتن و ماسی زیاتر لە 40 ساڵی شەو کارە ئاکات بۆ بەرنامەی بەیانی 24 باس لە کار و ئەزمموی ژیانی خۆیەکات جا با من باسی ئەو زانیارێ بکەم کە زانیمە لەسەر ماسی ئەگەر ئەو کەسانی کە حەزیان لە ماسی و ماسی ئەکڕن کە ماسیەکە ئەکرێتەوە گە ڕەنگی ماسیەکە گۆشتەکەی سپی با بوو یعنی ئەوە لە ئاوێکی حەوز ژیاوە ئاوەکە جوڵەیتیان نەبووە و ئەو خواردنێشی کە خواردی با بڵێن خواردنێکی زۆر باش نییە چاوریەکی زۆری تایە بەڵام ئەگەر ماسیەکەت کردەوە ڕەنگەکەی پەمەی باو بوو ئەو پرۆتینەکەی زۆر زیاترە و چاوری ڕێژەی چاوریەکەشی زۆر کەمترە و لە ئاوێکی جوڵەدارە سۆڤانە خەرێمە ناتوانین ماسی ئاوا بکڕین ینی خۆ ئەو کاتە بێ وەکو شووتی لێ بڵێ بەشەر ماسی بەشەر بیکەزانین سوورە ئاخر بەڵام ئەو کەسی کە ماسیە فرۆشی هەڵبەت هەموو ماسیەکانی لە یەک شوێنەوە ئێناوە نیە بڵێ بەشێکی تازەکە بۆی پاکردی بێ بەجارێت ناشکم وای لێ بێت ماسیش بە شەرت هەبێ وەکو شووتێک نا بەسەکەم بیزانم سجارێکی تر ناچمەوە بۆ شوێنە ئەوەش ڕاستە وایە دابیبینین وليد العبادي ابو صايب ناوم وەلید عەبادیە ئێرە پێی دەڵێن بازاری مەیدان کە تایبەتە بە ماسی ساڵ 2000 بووەتەوە و لە ساڵ هێشتاکانەوە ئەو کارە دەکەم ئەو کاتە قوتابی بووم هەتا وای لێ هات کارەکەمان پێشکەوت و لە بەغدا و لە بەنداوی مووسڵ ماسیمان دەفرۆشت عندنا الشبوط السبتي الجري بالموصل مشهوره بالموصل الشبوط زۆری ماسی شەبوت سەمتی بز و مەرمەریج لە مووسڵ ناودارن و ئێستاش ماسی کارب لە هەشتاکانەوە لە عێراق هەیە و دەفرۆشرێت. لە دهۆک هەولێر و زۆر شوێنی دیکە دێن و ئەو ماسیانە دەخۆن نرخیان هەرزانە و بۆ هەر کەسێک بە 5,000 دینارە لەگەڵ زەڵاتە و پێداویستی دیکەی خواردن. دەستگای پاراستنی ژینگەی تورکیا ڕایدەگەێنێت کە 73% خاکی تورکیا و باکووری کوردستان ڕوبەڕووی بە بیابانبوون بوونەتەوە. دەستگاکە ئاژڵەیەکە لە ماوەی 32 ساڵی ڕابردوو بەقەت 7 ئەوەندەی خاکی ئیستانبول خاکی تورکیا و باکووری کوردستان بە بیابان بووە. بەڵێ جا ئەمە تەنیا بەس لە تورکیانیە هەر باگشتی جیهان مەترسی ئەوەی لەسرە کە هەندێک لەو ناوچانەی کە سەوزن و ژیانی تێدا هەیە ئاوی تێدا هەیە وردە وردە بەرەو وشک بوون ڕات ژیانتیان نامێنێت ئاوی تێدا نامێنێت و بەرەو بیابان بوون ئەچێت لە یەکێک لە چۆنەڵە زیینوترینی ئەو نمونانەش خودی عراقە کە زۆنگاوەکانی عراقە ئەهوارەکانی پێڵێن بە تایبەتی هۆری چبایش بەرەو بیابان بوونەچێت ئیتر نەمانگای لێیە نەگامێشی لێە نە زیندەوەرەکانی لەنجا ئەمە زۆر مەترسیدارە ئەم ڕۆژە کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک دروست دەکات و کۆچکردنیش زۆر خیاترەکات خەڵکی زیاتر ئەو شوێنانە بەجێڵن کۆچەکە ڕاستە لەوێ نامێنەوە ڕۆژ
دەستگاها پاراستنا سروشت و چاندناداران یا تورکیایê tema bi boneya hevdê hezêranê roja cîhanî ya berengarbûna hişkesalî û biyabanbûnê daxuya kirin. Sadî heftê û sêyê Tirkiyeyê û Bakurê Kurdistanê dibin metirsiya biyabanbûnê de ye. Li gor raporta Erdê ya netewêniyê girtî ya sala 2019 30 milyon kilometr çargoşe yanî bi qasî parzemîna Efrîqyayê zevî ziyan dîtiye. Goyek ji sê hejmara mirovan li xwe digire. Bi sedema biyabanbûnê berhemdariya zeviyan kêm dibe. Li Tirkiye û Bakurê Kurdistanê sadî 51 di asta navîn de, sadî 22 jî di asta bilind de. Bi giştî sadî heftê û sê zevî bi metirsiya biyabanbûnê re robûrû ye. Zeviyên çandinê li Tirkiyeyê û Bakurê Kurdistanê ji sala 1990 heta 2022 4 milyon hektar kêm bûye. Govate bi mezinbûna hevd car coğrafiya Stenbolê zeviyên çandinê ji dest çûye. Guherîna Seqayê navçeyên ziwa ziwatir dike û dibe sedemê koçberiya xelkê. Got li ser jiyana jin û zarokan metirsiyeke mezin e. Raportên cîhanî û navxwe nîşan didin çare dîsa xak e, erd e. Ji ber vê plana bikaranîna zevî û cîbecîkirina yasayan e. Ev jî parastina deverên daristan û erdên çandiniyê ye. Got bi armancên din neyên bikaranîn. Her wiha berengarbûna werîna zevî, çandiniya berhemdar, çêkirina erdên ziyan dîtine, karên serekî ne. Ji bo ewlekariya xorakê jî pîwîstiya pêşxistina bergiriyan heye. Ji bo vê berengarbûna bi biyabanbûnê, kêmkirina kêşeyên îro bi destxistina jiyana sibe ye. کاتێک جەنگ ڕۆیات هەر کەسێک لەو وڵاتە بە یاخود نزیکی ئەو جەنگە بێت مەترسێکی گەورەی لێنیشێت کە سەردەمی کۆرۆناشمان بینێویش هەر مەترسیە هەبوو بینیشمان کە خەڵک چۆن ئەترسێت و لەگەڵەوەشدا ترس و دوودڵی هەموو جیهانی گرتەوە و کارەساتی گەورەی بەدوا بوو بەڵام وشکە ساڵی ئەکرێت بڵین ئەم مەترسیە گەورەی بەدواوەیە لەسەر هەمومان مەترسیە بە تایبەت کاتێک کە باسی وا کرێت زۆر باسانیان وترێ زۆرمان بە بیابان بوون ئەمە ئیتر کە ئەو شوێنە هەریک ژیانی تیان نامێنە ئەوەستێ بۆیە بەردەوامێمە هەوڵین کە بە بابەتێکی گرنگ وەکو ئەرکی یاخود پیشەی میدیای ینی خۆمان بەبیر هەمووانی بینینەوە کە بە بیابان بوون مەترسیدارە و ئەم ڕۆژی گیانی بە بیابان بوونە کە بەرەنگاربوونەوەی ئەو دۆخەیە لە جیاندا کاری گەورە کرێ کۆنفرانسەکان ئیڤنتە گەورەکان بۆیە ئێمەش ئەمڕۆ میوانداری بەڕێز دکتۆر هێمن عەبدولخالق گەزنەیمان کردووە کە مامۆستای زانکۆیە و پسپۆری چاودێریکردنی وشکە ساڵیە لەسەر یاخود بڵین لەسەر ئەم بابەتە و لەسەر ئەو بابەتە قسەی لەسەراکەین دکتۆر هێمن بەخێر هاتی و سڵاوت لەبێ پێم خۆش یەکسەر باسیەوەمان بۆ بکەی ئایا بە بیابان بوون یاخود وشک بوون چۆنە دوای چی دێت لە چیەوە سەرچاواگرێ و مەترسێ یاخود بڵین تا چنێک بەردەوامە بێ ئەکرێتەوە کە بە بیابان بوویتر ئەو شوێنە نەژێتەوە جارێکی کە زۆر سپاس سەرەتا ئەگەر بە پێناسیەکی کورتی بیابان بکەن بریتە لە گۆڕینی شێوازی زەوی لە زەویەکی بەپیتی گونجاو لە بۆ کشتتوکارکردن و چاندن لە بۆ زەویەک کە بەرەو بیابان دەچێت هیان هاو شێوەی بیابان دەبێتن ئەمەش بەهۆی لە دەستدانی ئەو خاصیەتانی کە زەوی هەیەی لە بەرهەمهێنان ئەوەی کە ڕوو دەدات چەند هۆکارێکن یەک لە هۆکارانە کە پێ دەوتێ کلایمە چێنج گۆڕانکاری کەش و هەوایە هۆکاری شەیە کە بەهۆی دەستکردی مرۆڤەیە ئەو هۆکارانەی کەوا تایبەتە بە گۆڕانکاری کەش و هەواوە بریتە لە دابەزینی یاخود گۆڕانی ڕێژەی بارانبارین بەرزبوونەوەی پلەی گەرمی ئاگرکەوتنەوەی دارستانەکان نەمانی دارستانەکان ئەوانەی کە تایبەتە و هۆکارگەلشتریشان ئەوانەی کە تایبەتە بەهۆی ئەو ممارەسانە یاخود ئەو کدارانەیەکەوە مرۆڤ دەیکە بریتە لە بڕینی دارستانەکان لە وەڕکردنی ئەو شوێنانێکەوە بدەیکەنە لە وەرگا بە شێوەیەکی زۆر و یاخود نەبوونی سەرچاو ئاویەکان خراپ ئیدارەدانی زەوی کشتتوکاڵەکان لەلایەن لە ئەوانەی کە پرۆسی کشتتوکارکردن لەو شوێنانە دەکات ئەوەی کە هەیە لە بواری وشکە لە بواری بیابانی بوون یەک لە هۆکارەکانی وشکە ساڵیە کە کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین یاخود تەنها بارانبارین ناتەنانە سەرچاو ئاویەکانی سەرزەویش یەکێکە لە هۆکارەکان وەک بەڕێستان ئاماژتان پێدا ئێستامە لە تورکیا ئەگەر ئاوابێ کە چەندەها بەنداوی زۆر گەورەی هەیە و سەرچاوی ئاوی سەرزەوی زۆر دەوڵەمەندە
حالەتەکە لە عێراق زۆر لەوە خراترە و کاری لەسەکراوە ئەمە لە هەرێمی کوردستان دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئیشی زۆر گرنگی لەسەر دەستەی ئاماری هەرێمی کوردستان کە سەبارەت بە بیابان بوون ڕەنگە ئێستا ئامارەکانی هێشتا بە تەواوی دەرنەکرد بێت بەڵام ئەمانەی بزانین کوردستان چووکە ناوچەیەکی شاخاویە ئایا مەترسی بە بیابانبوونی لەسەرە چووکە ئێمە سروشتەکەمان پڕە لە سەوزایی و ئێمەش بە هەمان شێوە چەندین سەرچاوی ئاویمان هەیە ئایا ئەو مەترسێت تووشی ئێمە لە کوردستانی شەبێتەوە سەرەتا ئەگەر باسی عێراق بکەین اینجا بەرەو کوردستان ئەوەی کە لە عێراق ڕوویداوە زۆر کارە سادبارە حقا لەبەر ئەوەی کە ڕێژەی ئاوی سەرزەوی لە عێراق کەم بوویتەوە کە ئەم ڕێژەیەش کەم دەبێتەوە زەویەکانی عێراق تووشی بە بیابانی بوون دەمل بە ڕێژەی خوێ لە زەویەکان بەرزەبییتەوە کە ڕێژەی خوێ لە زەویەکان بەرز بووە پلەی گەرمی بەرز بووە ئەم هۆکارەکە لەوەی زۆربەی ئەو زەویانێک کە لە بۆ کوشتکاڵ بەکاردێنرا ئێستا بەرەو بە بیابانی بوون چون و بەجێ هێڵدراوە پێیان دەگوترێت ئەبەندەدلان بەرەو هەرێمی کوردستان بین ئێمە گەر هەرێمی کوردستان وەکو تەصنیفێکی ژینگەی تەصنیفیکەین سێ ئەو زۆنمان هەیە زۆنی پێ زۆنێک هەیە کە پێ دەگوتێ بارانی مسۆگەر هەمانە نیمچە مسۆگەر و هەمانە نامسۆگەرە بە بیابانی بوون زیاتر لەو ناوچانە ڕوودەدا کەوا پێ دەگوترێ ناوچەی وشک و نیمچە وشک دوێ زیاتر ئەو ترسێ هەیە کە لە سەهرێمی کوردستان تایبەتە بەو شوێنانێکەوە ڕێژەی بارانباری میان نامسۆگەرە کەواتە دەکاتە بەشی باشووری شاری هەولێر و بەشی باشووری شاری سلێمانی و منتقەی گەرمیان زیاتر ئەمانە ڕوبەرووی کارەساتی بە بیابابوون دەبنەوە لەبەر ئەوەی هەم ڕێژەی ئاوی سەرزەویان کەمەوە ئاستی ئاوی ژێرزەویان ڕووی لێدا بەزینەوە بارانیان نامسۆگەرە بەڵام ئەوە مانای ئەوە نیە کە لە ناوچە شاخاویەکان ڕوونادا ئەگەر هات و دارستان بڕین هەبێت لەو ناوچانە و ئەو پرۆسەی گۆڕانکاری کەش و هاوا بەردەوام بێ بێگومان لە هەموو ئەو ناوچانە ڕوودەدا باشترین بەڵگەش ئەوە ئێستاکە ساڵی ڕابردوو ئەو کاریگەریەکانی وشکە ساڵی تەنانەت کاریگەری بەرزبوونەوەی پلێگەرمی لەسەر ئەوروپاش ڕوویدا لەسەر وڵاتەکانی وەکو ئەڵمانی وڵاتەکانی تریش ڕوویدا ڕاستە باشە دکتۆر بەسێکی ئەومان بۆ بکە ئایا بە بیابان بوون بەردەوامیە بێت و جارێکی دیکە ژیانەوەی تیان نابێت یاخود ئەرکێکی قورسە و کاری زۆرەوێت طبعاً بەر لەوەی کە بە بیابانی بوون ڕوودا چەند حالەتێکی پێدەگوتێ ڕوبەڕووبوونەوە پێدەگوترێ میتیگەیشن ئەم حالەتانە چۆن ڕوبەڕووی دەبیتەوە هەندێک لایەنی پەیوەستدارە بە کردداری حکومی طبعاً حکوومەتێکی زۆر بەهێز و زۆر بەتوانە لە ڕووی مادیەوە دەتوانێت ڕوبەڕووی ئەو بابەتانە بیتەوە ئەمە قەزەیەکی عالەمیە ینی تەنانەت وڵاتە زۆر زلهێزەکان بەدەست ئەو کێشانەوە دەناڵێن لایەنیشیان خودی خەڵکەکەیە بەڵێ دەتوانرێت ڕوبەڕووی ببینەوە و دەتوانرێت چاودێری بکرێت سەرەتا چاودێریکردنە ئینجا دروستکردنی پێدەگوتێ خەلیەت الئەزمە دائما لەو بوارانە خانەی تایبەت پێکدێت لە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانەوە زام لە هەرێمی کوردستانیش ئەمە هەیە کە ڕوبەڕووبوونەوەیش کە ساڵی بەدەست گای پەیوەندیدارەکان لە ژینگا لە وەزارەتی کوشتکار لە وەزارەتی شارەوانی کە دەتوانرێت بەڵام ئەو زەویانەی کە تووشی بێ بیابانی بوون دەبن بەڵێ ئەگەر هاتوو ئەو زەویانە ڕێکاری شوێنی ژینگەی گونجا بگرێتە بەر دەتوانرێت دووبارە بگەڕێتەوە سەر ئاستی خۆی چونکە خۆی لە ئەسڵا زەویەکی بە پیت و بەرەکەت بووە ئێمە زەویمان هەیە بیابانە لە ئەسڵ زەویمان هەیە کوشت و کاڵیە بەرەو چ دەچی بەرەو بە بیابانی بوون دەچی ئەگەر هاتوو ئێمە بتوانین هەندێک ڕێکاری بەڵام ئەمانە زۆر قورسە لەو ناوچانە زۆر قورسە مواجهکردن یاخود ڕوبەڕووبوونەوەی ئەو حالەتانە بەڵێ دیارە بۆیە لە سعودی ئێستا بە پێچەوانەوەیە ئەو بیابانانی کە فراوانن لە سعودی خەریکە کاری لەسەرکرێ بووی کە ڕێژەی سەوزاییتە دروست بکە بە مەرجێ زەویەکەی بە پیتێکی واش نییە کەچی لە کوردستان و لەم ناوچەی ئێمە زەویەکی بە پیت هەیە بەڵام خەریکە بە بیابان بوو دروستە بێت لێرە شتێک هەیە تا چەنە ئەمە کاریگەری هەیە ئەتوانین بڵین لەلایەن ڕێکخراوەکانی ژینگە پاریزیەوە یان ئەو هەڵمەتانەی کە لەلایەن حکوومەتی یاریمی کوردستان و ئەکرێت بۆ چاندنی نەمامە دار بڕووە ئەو شوێنانی کە سەوزایی کەمتر بۆتەوە داری تیا ئەچێنن تا چەند ئەمە یارمەتیەوە داد کە بە بیابان بوون ئەگەر زۆر خێراش بە کەمێ خاوتر ببێتەوە ئەم حالەتە طبعاً ئەوەی کە ساڵانە دەبینی لە حکوومەتی یاریمی کوردستان پرۆسەی دارچاندن بەردەوامە بەڵام یەک لە کێشەکان لە هەموو جیهان ئەوە هەیە کە پێی دەگوترێت سیستێنەبڵ واتە بەردەوامی نییە بەردەوامیەکە چۆنە تۆ کەدار دەچێنی دەبی ئێچ ئاوای لۆ دروست بکەیت کە 3 ساڵ 4 ساڵ ئاودێری بکەی و ڕعاتی بکەی لۆی ئەو ڕێژەی کە چاندوتە بیپارێزی ئەمە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتەکانیش حالەتە هەیە لە چاندنەکە تەقسیری ناکرێت بەڵام لە ئیدامەکردنەکە لە چاودێریکردنەکە ئەو کێشەیە هەیە ڕێکخراوەکان ئەم پرۆسەیەکی زۆر قورس و گرانبەهایە ینی تەنها بە ئەرکی حکوومەت نییە تەنها دەبێت ئەو ڕێکخراوانەی کە لای پەیوەندیدارن بەو بابەتە وەکو WFP وەکو FAO وەکو پێی دەگوتێ UNCCP ئەمانە زۆربەی ئەو
ئەو ڕێکخراوانە کە تایبەتمەندن بە ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی ڕوبەڕووبوونەوەی بە بیانیبانی بوون ئەوانە دەتوان هاوکار بن لەو جانیبە و پێم وایە لە عێراق ئێستا کاری زۆر زیدی لەسەر دەکرێت یەک لەو کارانەی کە کراوە دەستی ئامار کردوێتی هێشتا ئەوکانی نەتیجەکانی ئەلان نەکردووە لە مزوانی ئەلان دەکرێت لە بۆ هەموو عێراق کراوە لە هەرێمی کوردستان سپۆنسەری ئیشەکە بووە لە بۆ هەرێمی کوردستانیش کراوە لەم ئەوەیە پۆلینی زەوی زارەکان دەستنیشان کرایە ئەو زەوی زارانەی کەوا کوشتکاڵی بوون و بەرەو بە بیابانی بوون چون بەدڵنیایی لە ماوەی چەند ڕۆژی جاهات یا خود مانجی داهاتوو ئەو نەتیجانە ئەلان دەکرێت ئەمە یەکەم ئیشە تەبان لەگە تیمێکی زانکۆی سەلاحەدین کراوە کارێکی زۆر جدی و پرۆفشناڵی کراوە بە دیقەی 1995 کارەکانی تەبان بۆ چاودێریکردی ئەو حالەتانەوە چاکە زیاتر پەنا ببرێت لە بۆ تەکنۆلۆژیای نوێ ئەو تەکنۆلۆژیانێکەوە پێی دەگوترێت سیستەمی چاودێری کردی جوگرافی یاخود GIS و ریمۆت سنسینگ هەستکردن لە درۆ بەهۆی وێنەی ماژی دەستکردن لەبەر ئێمە ڕوبەڕێکی زۆر فراوانمان هەیە لە عێراقیان لە هەرێمی کوردستانە ناتوانرێت بە مەسحێکی مەیدانی ئەمە چاودێری بکەین زانیتی زەویەکمان بە بیابانی بووە ڕێژەی سەوزای لە چ منطقەیە کەم بۆ پلەی گەرمی لە چێ بەرز بوویتەوە ئەمانە زیاتر بەو سیستەمانە دەکرێتەوە ئێستاکە لە هەموو جیهان اعتمادی لەسەر دەکرێت. باشە دکتۆر لە سەرتاوە ئاماژەت بۆ کردکە یەکێک لە هۆکارە گەورەکانی بە بیابان بوون وشکە ساڵیە. وشکە ساڵی هۆکاری چیە؟ ئایا مرۆڤ دەستی باڵای هەیە لە وشکە ساڵیە بە تایبەت لەو پاشماوانی ڕۆژانە ڕوو لە زیاد بوونەکە لە هەر پەرداخێکی پلاستیکەوە کە فڕین هەتا دووە زەرەر کە بە ژینگەیە گەیەنین. وە لەگەڵەوەشدا هەندێک لە وڵاتان زۆر جار لە ناچاریە پەنا بەر بارانی دەست کرد. ئەمە سوودی هەیە بۆ چارەسەری ئەوە یاخود ئەبێ لە تاکێکەوە دەست پێ بکە بۆی کە وشکە ساڵی ڕوونەدات؟ طبعاً وەک باسمان کردێک لە هۆکارەکانی بە بیابانی بوون وشکە ساڵی بەڵام چۆن وشکە ساڵێک وشکە ساڵی کە دووبارە بیتەوە فریکوێنسی بیتن ینی چەند جارە و دووبارە بیتەوە. عێراق ئەگەر هەرێمی کوردستانیش سەیریکەین لە ماوەی ساڵی 2098 2007 ئەمانە هەموو چەند ساڵەکە وشکە ساڵی دووبارە بوویتەوە و تەنانەت ئەو ساڵانەی تریش حالەتێکتر هەیە لە وشکە ساڵی پێ دەگوتێت ناڕێکی بارانباری. ئێمە پێویستمان بە بارانە لە ماجی 1 2 3 باران لە ماجی 5 دەکە کە زەرور نیە لە بۆ زراعەت. طبعا لە بۆ مواجهەکردنی ئەو حالەتانە طبعا ئەو هۆکارانەی زیاتر لەو منطقانە ڕوودەدا کە خۆی ئەو بابەتە شایع لێ منطقەی پێی دەگوترێت بە ئەوان پێ دەگوتێن مینا منطقەی میدل ئێست ئان نۆرث ئەفریقا ینی منطقەی باکووری ئەفریقا و منطقەی شەرق ئەوسەد زیاتر ئەو ناوچانە زۆر کاریگەرن بە وشکە ساڵی لەبەرەوەی کاریگەریەکان لە کەمبوونی ڕێژەی بارانبارینە لە ناڕێکی بارانبارینە لەو ناوچانە بەڵام ئەمانەی کە تایبەتە بە مرۆڤ ینی مرۆڤ کاریگەری لەسەر هەبێ لە ڕووی وشکە ساڵیەوە کەمترە هەتاوەکە ئێستا ئەو دیراسانەی ئاماژیان پێکردو زیاتر تایبەتە بە بەرزبوونەوەی پلەی گەرمی دەریاکان پێدەگوتی لانی نەونینە زاهیرەیەکە نەبوونی پاڵە پۆستۆی گونجا و نەبوونی ڕتوبەتی گونجا. سەبارەت بە بارانی دەست کرد ئەمە پرۆسەیەکی زۆر تا ئێستا تەجروبەی لەسەرە و لە توێژینەوەدایەوە تەطبیق دەکرێت لە هەندێک شوێن بەڵام پرۆسەیەکی زۆر گرانبەهایە لە جیاتی ئەوەی کە پەنا لەوە حالەتە بدرێ حالەتی تر ئەوەیە کە ئیدارەیەکی گونجاوی ئەو سەرچاو ئەویانە بکرێت لە بۆ نمون ئێستا ئێمە لە شاری هەولێر ئەوە نییە برێ بێ سەرچاو ئەویەکانمان کەمە سەرچاو ئەوی زۆر گرنگمان هەیە کە زەی گەورەیە و دەتوانرێت ئیدارە بکرێت بەڵام بودجەیەکی تایبەتی دەوێت ئیمکانێتێکی باشی دەوێت لە بۆی پۆندی گونجاو یاخود سەدەی گونجاو دروست بکرێت تاوکو ئێمە اعتیبادمان لەسەر ئەو سەرچاو ئەیانە بێت لە بۆ کشتکارکردن بەکاری بێنین بەدیلی چی بەدیلی ئەوەی کەمە ئاوی شێرزەوی بەکاربێنین. باش دکتۆر جەنابەت ئاماژەت بۆ کرد وشکە ساڵی جۆری هەیە ئەگەر بەو جۆرە بێکە بە بەردەوام وشکە ساڵی بە کاریگەری ئەم ساڵ چۆن بوو لە ڕووی زانستیەوە کە ژینگە ببوژێنێتەوە بارانی ئەم ساڵ باش بوو یاخود ئەم ساڵیش لەو ساڵانە هەژمارەکرێت کە باران هەبوو بەڵام هێشتا ئەو بڕەنیە کە پێویستێتی لە دوای ئەو وشکە ساڵی کە پار و پێرار هەمان بوو. طبعا لەوە دەستنیشانکردنی وشکە ساڵی ئێمە چەند زۆر وشکە ساڵیمان هەیە حالەتی یەکەممان هەیە پێدەگوترێ میترۆلۆژیکەل دراوت یعنی وشکە ساڵی کە شناسیمان هەیە وشکە ساڵیەکمان هەیە پێدەگوترێ ئەگریکەڵچەر دراوت وشکە ساڵی کوشتکاڵیمان هەیە جۆرێکمان هەیە پێدەگوترێ هایدرۆلۆژیکەل دراوت وشکە ساڵی هایدرۆلۆژی دووادانەی پێدەگوترێ سۆشیۆ ئیکۆنۆمیک جۆرێکمان هەیە کە کاریگەری لەسەر کۆمەڵایەتی دەبێت ئەخیر جۆریان کە سۆشیۆ ئیکۆنۆمیکە ئەمەیان بە هۆکاری ئەو سێ جۆرە ڕوودەدا بەڵام لە حالەتی ئەوەی ئەو ساڵ ڕوویدا ئەگەر طبعاًەوە لەو حالەتانە ئەوە بە مزەندەی خۆمە بەڵام پێویستی بە توێژینەوە هەیە لەوە ئێمە بڕیا لەسەر شتێک بدەین دەبی توێژینەوەی وردی لەسەر بکرێت ئەو بارانی کە هات ناڕێک بوو لە بۆ هەندێک ناوچە لەوانەیە لە بۆ ناوچەکانی بەشی سەرەوەی هەولێر یاخود دهۆک لە هەندێک منطقەی سلێمانی کێشە نەبی بەڵام زیاتر لە بەشەکانی خوارەوەی ئەو
خواروی هەولێر باشووری هەولێر باشووری سلێمانی زیاتر کاریگەری لەسەر ئەو ناچانە بوو لۆ چووکە بارانەکە درەنکات ئەمە زیاتر وشکە ساڵی کشت و کاڵی هەبوو لەوانەیە کەمتر کاریگەری لەسەر هایدرۆلۆژی هەبێتن لە ڕووی هایدرۆلۆژی و بەڵام زیاتر کاریگەر لەسەر کشت و کاڵ هەبووە لە کۆتاییدا ئەمانە هەمووی کۆ دەبێتەوە تەراکم دەکە ئەو وشکە ساڵیانە دەبێتە هۆکارێک لە بۆ ئەوەی کە خەڵکی ئەو ناوچانێکەوە ئەتیمادیان لەسەر باران بارینە لە بۆ کشت و کاڵکردن لە بۆ پاراستنی ژینگە زیاتر ئەو شوێنانە ڕوبەڕووی هیجرەتکردن منەوە کۆچکردن منەوە لەو شوێنانە لە بۆ شوێنی شتێکەوە مەزمون بیتن ئیشی کشت و کاڵی لێ بکاتن و داهاتێکی مەزمونی هەبێت باشە دکتۆر ئێوە بەچی چاودێری ئەم دۆخەکەن ئامێرێکی پرۆفشناڵتان هەیە وەکو زانکۆکان وەکو جەنابتان پسپۆڕان چۆنەتوان ئەو دۆخانە دیاری بکەن و چاودێری بکەن لەبۆدا مراقبەکردن یاخود چاودێریکردنی ئەو دۆخەی کە هەیە لە وشکە ساڵی لە سەر ئاستی جیهان لە دوو شێوە چاودێری دەکرێت شێوەی چند ئێتیمادکردن لەسەر بەیانات یاخود ئەو داتانەی کەوا لە کەشناسی هەیە ئەمان کە ئەو بەیاناتانە پێ ناڵی وشکە ساڵیان دەبی شی بکەیتەوە هەندێک ئەشیرمان هەیە پێی دەگوترێت ئیندێکس ئەو ئیندێکسانە بەکاردێنین ڕوون دەبێتەوە کە ئەم ساڵە دووشکە ساڵی یاخودنا ئەمە لە ڕووی کەشناسیەوە لە ڕووی جانبێکی تر کە لەسەر ئاستی جیهان مراقبەی لە بۆ دەکرێتن جانبی سەتەلایت ڕیمۆت سێنسینگە یاخود بەهۆی مانجی دەستکردەوە مراقبە دەکرێت چاودێری ئێستا ئەوروپا هەیەی ئەم چاودێری پێدەکە ئەمریکا هەیەی ئێمە سوود لەوانە دەبینین کە بە فریە داتاکانیان بەردەستە لە بۆ ئێمە ئیشی لەسەر دەکەین وەکو توێژەران لان سات هەیە لە 15 ڕۆژارێک چاودێری هەموو شوێنێک دەکات لە باشتۆر لە سەر هەموو ئامریکی کۆمپیوتەر هەیە توانین لە خوارەوەسێ بکەین کە بەڵێ فریە و ئەیبینیت یعنیۆنەی من بینیم خاکی عێراق بەگشتیەوەی کە ئێمەیتیان ئاماژە بۆ کراوەڵە حتا ئەگەر چویتە دەرەوە سۆماڵە دەمامکێک بەسە لە بروی ئەمە شوێنی ژیان یعنی ئەوان ئاوا ئاماژە بە ئێماکەن کەواتە ئەمە مەترسێکی گەورەی هەیە مەترسێکی زۆر گەورەیە تاوان ئەمە هەر تەنها ئەوان کە چاودێری دەکەن ئێمە بۆ ئێمە بەردەستە ئەو داتانە بەکاری بینیم بە چونکە ئەمە زیاتر لایەنێکی ژنگەی تێدایە لە بۆ عێراق کاریگەریەکانی دزرتیفیکیشن یاخود بە بیابانی بوون وشکە ساڵی یەک لە هۆکارەکانی ئەم خۆڵبارینەیە بەجیالەوەی کە خەڵکەکە لە ناوچانە ئیش دەکاتن و تووشی کۆچکردن دەبیت کە زەویەکەی بەکە لە کشتقاڵ نامێنێ ڕێژەی خۆی لە زەویەکانیان بەرز بوویتەوە زەویش یەکجار زۆر تووشی کۆچکردنی خەڵکەکە وە کاتە دکتۆر ئەم خۆڵبارینەی کە ماوەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئەتوانین بڵین یەکێکە لە هۆکارەکانی بەبیان بوون هۆکارێکی سەرەکیە کە طبعاً یەک لە علامەتەکان یاخود ئاماژەکانی کە بە بیابانی بوون زیاتی کردیە زۆربوونی خۆڵبارینە لەبەر ئەوی ڕووپۆشی ڕوەچیت کەم دەبێتەوە لە وەرگا لە زۆر دەبێتن ئەو طبقەی سەرەوەی سەطحی توربەکە طبقەیەکی ڕقا تەغطیە دەکاتن تووشی چ دەبی تووشی خۆڵباری باشە دکتۆر خۆڵبارینەکە بەهۆی چیەوە ڕۆیان ینی ساڵانی پێشەوە نەبووە بەڵامەوە چەند ساڵێکە خۆڵباران وای لێ کردوینە مانگی جارە گێمە ئەبێ خۆمان ئامادە بکەین بۆ خۆڵبارینە ئەمانەوە بە زمانەیە لە عێراق و حالەتە هەیە بەشێک لە خۆڵبارینەکە لەوانەیە لە ئەفریقیاوە بێ لە باکووری ئەفریقیاوە بێ بەشێکی لە سعودیەوە بێ یعنی تەنانەت خۆڵبارین لە هەندێک ناوچەی ئەوروپاشی کرد بۆ ئەو ساڵانی ڕابردوو ئەنی تەنها تایبەت نییە بە شوێنێک بەڵام ئێمە دەستێکی باڵامان هەیە لەو بە بیابانی بوونە ینی ئێمە بەشێکی زۆر گرنگمان بە بەرکەتەوە پشتی شێرمان بەرکەتەوە لە بەرەوەی ناوچەکەی ئێمە ئەو ناوچانەیە کە زۆر کاریگەر دەبێ بە بیابانی بوون ناوچەیە کە پێی دەوترێ منطقەی چەوشک و وشک دکتۆر شتێکی دیکە سەبارەت بە دەستەی ئامار کە ئەو ئامارانە بڵاو ئەکاتەوە چەندێک جارێک دەستی ئاماری بە بیابان بوون بڵاوکاتەوە ئایا ئەوە بە پێی ساڵە بە مانگە بە 5 ساڵ جارێکە چەندێکە وڵا خۆی دەبێ ئەو پرسیارە زیاتر لەوان بکرێەوە وەکو برێ من نوێنەری دەستی ئامار نین بەڵام ئێمە تەنها وەکو زانکۆی سەلاحەدین ئیشمان لەگە کردوون دڵنیایەوە زۆر هاوکار بوون زۆر جێی متمانە و ئیشکەر بوون لە وارەی و ئیشێکی زۆر گەورەوە زەخمیان کردیە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقیش تەواوی عێراقیش بەسمێ پێوانەکە چەندێکە وەکو پێوانەیە و بیزانن وەکو مامۆستایکی زانکۆ چەندێک جارێک هەڵسەنگاندن نەکرێت ئایا ئێمە بەرەو بیابان بوون ئەچین یان چین ئەتمانەوەی شێکراوە بەستەنها بیابان بوون نییە پۆلینێکی هەموو زەوی زارەکانی عراقی کردووە چەند زەویمان هەیە بیابانە چەندمان هەیە کشتتوکاڵیە چەندمان هەیە 5 ساڵە کشتتوکاڵی لۆ نەکراوە چەند زەویمان هەیە 10 ساڵە کشتتوکاڵی نەکرا چەند زەویمان هەیە جێ هێڵدراوە چەند مەساحەی دارستانمان چەندە مەساحەی یاخود ڕووبەری سەرچاو ئاویەکانمان چەندە شارەوانیمان چەند فراوان بە داتاکان زۆر زەخمە زۆر گرنگە و عێراق بە شێوەیەکی گشتی کردی هەرێمی کوردستانش بە تایبەتی کردێتی بە ئەمانە بخۆی گرنگە 4 ساڵ زارێک 5 ساڵ زارێک ئەم بەیاناتانە بکرێتن پێی دەگوتێت لا نیوزیلاند کە بەرپۆلینی زەوی زار
باشە دکتۆر هێمن گەزنەی زۆر سپاس لەگەڵمان بووە کۆمەڵسای زانکۆ چاودێرێکی پسپۆرت سپاس دەکەین لەگەڵمان بوویم بەیانی دووبارە دیسانەوە باس لە پێگەیشتنی ئەو بەرهەمانەکەین کە بەرهەمی هاوینەن و ئیتر ماشەڵڵا لە هاوینە بەرهەمە میوەیەکان زۆرە یان واتە بازار پڕە بێت لە میوەی جۆرا و جۆر هەرچەندە لە زستانیش ئێستا بەهۆی خانووە پلاستیکیەکانەوە جۆرەها میوە هەیە بەڵام هەر شتێک و تامی خۆی هەیە لە کات و وەرزی خۆی ڕاستەوە کوسۆڤان لای شتێک بە وەرزی خۆی وەرزی خۆی تامی خۆشترە جا وەرزی پێگەیشتنی ترۆزیە و بەیانیان زوو کاتژمێر سەی بەرەبەیان جوتیاران دەچنە ناو بێستانەکانی کۆکردنەوەی ترۆزی و لەوێ دەست بە چنینەوە لێکردنەوەی ترۆزیەکانەکەن لە دەڤەری مەرگە و هەروەها بنگرت لە سنووری قەزای دۆکان. ئەم کارە ساڵانە ڕووبەرێکی زۆر زەوی بە بێستانی ترۆزی ئەچێنرێەوە ڕۆژانش دەیان تۆن ڕەوانەی بازاڕەکانەکرێت ترۆزی بەرهەمێکی بەهاری هاوینەیەوە چەندین شێوازیش ئەخورێ جاری وایە هەر ئاو بە ترشخێەوە کەەوەی خۆشترین ینی خۆشترین جۆری خواردنیەتیەوە کەس نییە بتوانێت نەی خوارد بە تایبەت کە سماقی پێیاکەیت ئەوە زۆرجایش بۆ ترشیات بەکارەهێنرێ بۆ هەندێک خۆراکی دیکە و لەگەڵەوەشدا چەندین سوودی تەندروستی هەیە هەر بۆیە خواستێکی زۆریشی لەسرە جا بام بابەتە بێکەوە ببینین لەسەر بەرهەمی ترۆزی خۆماڵی. ئەمە بەیانیان سەعات سێ هەڵدەستین کرێکارەکان تەلەفۆنیان بۆ دەکەین و حاضریان دەکەین بۆ ئێرە دێنێ لە سەعات سێەوە جا دەست بە ئیشی دەکەین هەر کاتێکی گەشتی نەناو بێستانەکەی دەست بە تەرۆزی ڕنینە دەکەین هەتا تاوی دەکەین بە زۆریش تەرۆزی لە بەری مەرگەی لەو منتقەی قەرەتەپە و سەرسیان و بەردەکۆڵ و هەتا دەچێ بنگرد و ئەوەی لە هەمووی کراوە ناوە ئەو ساڵ گەنم پارەی باش دەکا تەرۆزی هەندە نەخراوە بەقەت ساڵەکانی دیکە. ئەوە لە حادەت خۆی دێ ئەوەی دیکە ئەلان لە پەنا لاقتەها لەودی ئەوەی ئەوە خەڵک زۆر تابیلی نییە ئەمە حافوو ئەوەی دەفرۆشین لە بازاری ئەگەر بەخۆی دەفرۆشین 2 کیلۆ و 3 کیلۆ ئەوانە بە هەزاری بەس ئەوە کیلۆی بە هەزاری دەکا هەزار درۆژی هەیە جا ئەگەر بازار زۆر قەڵە باڵغ زۆری لێ بترۆزی هەزاری ناکە دەیکەینە کیلۆ چارێک دەکەینە کیلۆنی و دەیفرۆشین ئەگەر زەرە دیشکاوی هەر بیفرۆشی ناوی بیڵیۆ لە بۆ بیانی لەبەرەوەی بیڵیۆ پوست دەبی نافرۆشیت بیانی ئەگەر شتەکە گەش و جوان نەبی. ئەوانە لێرە لێکیان جا دەکەینەوە دەکەینە بە سێ قیست هەندێکیان گەورە ناو گەورانە هەندێکیان هوردن بۆ تورشاتیان بەکاری هەندێکیان گەورنەوانێک خەڵک توانای کڕینی نییە دەتوانین ئەوانە 2 کیلۆ 3 کیلۆ بە هەزاری بدەین ئەوانە کیلۆی بە 400-500 دیاری بدەین ئەوانەیە حەبینە بە تۆزێکەوانە هورترین سەرقەلن ئەوانە توانین حەلاقی بە 500 یان 2 بە هەزاری حەلاقی بە هەزاری ئەوانە بدەین. جا ئەوە ئەو تەرۆزیە دێمەکارە زۆر بەتامتر و لەزەت خۆشتر لەوەی دیکەی بەرئا و ئیبن لایلۆن و ئەوانە خەڵک زیاتر تابیلی ئەو تەرۆزیە هەستا بۆی خۆش ئاهان تام و لەزەتێکی دوازی هەیە. سۆفان باباسێکی و بابەتە بکەین کە هاوڵاتێکی ڕاوەندە سارەکەی سوتا دواتر چۆن بۆی چاکرایەوە بە تایبەت لە وەرزی هاوینان شۆفێران زۆر تووشیەوە بن کە
ئۆتۆمبیلەکانە سووتێن بەهۆی گەرماوە یاخود هۆکاری دیکەیە کە ئەو هاوڵاتی ڕۆندزیش دوایەوەی کە ئۆتۆمبیلەکەی گڕەگرێ و ئەسووتێ لە لای دارتاشێکی شارەکەی بەدار بەشی دەرەوەی ئۆتۆمبیلەکەی ڕووپۆشەکات. دیمەنەکانی ئۆتۆمبیلەکە هەندە جوان و سەرنجڕاکێشن بەردەوام گەشتیاران و خەڵکی ناوچەکە وێنەی لەگەڵ ئەگرن. بەڵێ هەروەکو جارێکی تریش هەژا ئێمە کارێکمان کردبوو لەسەر ئەو دارتاشا کە خەڵکی ئەمریکای و لە ڕواندز دەژی کاری دارتاشیەکە دیارە ئەم کارە هەر لەلایەن ئەو دارتاشە ئەمریکیەوە ئەنجام درراوە کە ڕووپۆشیە ئەو ئۆتۆمبیلە سوتاوی بەدار دروست کردووە و بووە بە سیارەیەکی یاخود ئۆتۆمبیلێکی زۆر سەرنجڕاکێش کە ئیدی لەو ئۆتۆمبیلە سوتاوە کۆنەکەی دیکە ناچێت. دیمەنی نزیکەی 4 ساڵ لەمەوبەری سوتانی ئۆتۆمۆبیلێکە لە ڕواندز. ئەمە هەمان ئەو ئۆتۆمۆبیلەیە بە شێوازێکی جوانتر دیزاین کراوە. ئیبراهیم خاوەنی ئۆتۆمۆبیلەکەیە بەشی دەرەوەی بەدار ڕووپۆش کراوە. بۆ هەر شوێنێک دەچێت زۆرن ئەوانەی وێنە لەگەڵ ئۆتۆمۆبیلەکەی دەگرن. ئەم سیارە ناوی زازوچیە لە 2010 لە لامان بوو لە 2019 سۆتا لە 2020 یعنی ئەم بیرۆکەیمان بۆ هات ئێمەش ینی بیرۆکەکەمان بە وەستایەکی گوت یەکەم زا پشێمان بۆە یعنی گوتی شتێکی وەم پێ دروست نابی دوایش لە یوتیوب بشتی لە دوو گەڕابوو زانی بوو شتێکیوانە دروست نەکرەیە ئەوش عین دەستی پێکرد و دیزاین تقریبان 6 مانجی پێچوە تا تەواوی کرد. ئەگەرچی خەرجی لێ کردووە تا بەم شێوازە ڕووپۆشی کردووە لێ دڵخۆشە و نایەوێت بیفرۆشێت. دیزاینکردن و دروستکردنی پارچەکانی ئۆتۆمبیلە لەلایەن دارتاشێکی دانیشتوی ڕواندز کراوە. لەگەڵ ئیبراهیم دەچینە لای دارتاشەکە. ئەندرۆ هاوڵاتیەکی ئەمریکیە و نزیکەی 4 ساڵە لە شاری پاشای گەورە نیشتەجێیە. بە بینینی ئۆتۆمۆبیلەکە دڵخۆش بوو. ئەو کەم کوردیش دەزانێت و باسی ئەو ساتانەمان بۆ دەکات کە باوکی ئیبراهیم هاتۆتە لای و داوای دیزاینێکی جیاوازی بۆ ڕووپۆشی ئۆتۆمۆبیلەکەی لێ کردووە. کەمێک سەخت بوو چونکە یەکەم جار بوو شتێکی لەو شێوەیە بکرێت. ئێمە 3 جۆری دارمان لە دروستکردنی ئۆتۆمبیلەکە بەکارهێناوە لەوانەش داری گوێز، سنەوبەر و چنار. ئەوەش وایە کە ڕەنگێکی جوان بە ئۆتۆمبیلەکە ببەخشێت و کارێکی جوان بۆ هاوڕێی خۆشەویستمان ئەنجام بدەین. ئۆتۆمۆبیلەکە لە جۆری ساسوچیە و ئەوەی لە ئۆتۆمۆبیلەکانی دیکە جیاوازی کردوتەوە دیمەنەکانی دەرەوەیەتی کە لە داری گوێز و سنەوبەر و چنار دروست کراوە. تەیفور محەممەد، کوردستان 24 ڕواندز. مادەم باسی ئۆتۆمبیل بوو با باسی خانمێکی شۆفێریش بکەین کە تاکە شۆفێری ئافرەتە لە بەڕێوەبەراتی سلێمانی کاری شۆفێری بکات. پەریخان سابر دوای ئەوەی کە ساڵی 2013 بەگرێ بەست داوای شۆفێری ینی داوای شۆفێری کرابوو بۆ بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی ئەو کارە هەڵەبژێرێت. ئەم خانمە باسیواکە کە زۆر ئاسوودەیە لە کارەکەی ئەوەی کە ئەیکات زۆر جار بە پیاوانیش ناکرێت بۆ چەندین شار نێردراوە بە مەبەستی گەاندنی کارمەندەکانی و بەڕێوەبەراتێکەوە تا شۆفێری دەرەوە و ناوەی شاری ژەکات. ینی ئەم خانمە شۆفێرێک جارێک کە ئاچینە دەستگایەکەوە یاخود دایرەیەکی حکومیەوە زۆربەی کارەکان لەوێش بە هەمان شێوە جیا کراوەتەوە. ئەم کارە پیاوانێکن ئەمەیان ژنانێکن. بەڵام کەمترین کات بینیومانە ئەو کەسانەی کە بەرید ئەگەێنن یاخود شۆفێرن پیاوان بوون.
ئەم خانمەش ڕێچکەشکێنە دیسانەوە دەریەخینەوە کە ئێمەی خانمانەتوانین هەموو کارێک بکەین جاگرنگ نییە قورس بێت یا ئاسان بێ خودت زەحمەت بێت. زۆر پێخۆشحاڵن زۆریان پێخۆشە لەبەری مرتاحترن دوای ئەوەش بۆ کەلار ڕۆیشتوم بۆ دەربەنی خان ڕۆیشتوم بۆ هەولێر ڕۆیشتوم جەردی مۆریداتمان کردووە لە منتیقەی شارباژێر هەرچووم لە منتیقەی گەرمیان هەر لەگەڵیانە هەر ڕۆیشتوم کێشەم نەبوو جای وا بووە هەر لە بانی زۆنە تا حوتی ئێوارە ئێمە لە جەردی مۆریداتا بووین کێشەشم نەبووە و هاوشانی پیاوەکانیش ڕۆشتم بگەێنی کێشەم نییە. بەڵێ من لە 2013وانێ لە مانگی 5وانێ تا ئێستا گرێ بەستم دوای ئێش 5 مناڵم هەیە مناڵەکانیش من فێری شۆفێری کردووە و زۆر باشیشن دوای ئەوەش وەکو ئەوان بە فەرمانبەرەکانی کە ئافرەتن کە زووتر بڕۆنەوانەیە من جاری وا بە ئیشی مەغزەنمان هەبووە جەماعەتی پێوەری زیرەک هاتوون ئەشیایان بردو و ڕۆیشتون مەجبور من دەبەری من شۆفێرم و ئەبێ ئەو وەجبەی خۆم بەرمەوانێت تا سەعات دەوری 5-4 یان با بڵێن مۆریدات فرۆشراوە مۆجبەکە کە ڕۆیشتونەتەوانە من لەگەڵیان نابووم هەتا دەوری سەعات 4 و 5 ڕووناکردنەوەی تونێلەکە یەکی شەو گەڕاومەتەوانێت لەگەڵ مۆندیسەکان نابووم زۆر ئاسایش بوو کێشەشم نەبووە. هەژە ئێستا ئەوەی کە دەبینین وەکو جاران نەماوە ئەو کارەی کە پێشتر دەیانوت ئەمە تەنیا کاری پیاوانە خانمان ناتوانن بیکەن بە پێچەوانەوە ئێستا کار نەماوە کە هی پیاوان بێت خانمان دەستیان بۆ نەبرد بێت ئیتر هەر لە کرێکاری و هەڵگرتنی بلۆک و قورسی و کاری دارتاشی و تەنانە دروستکردنی کەلوپەلی ناوماڵ و شۆفێر و ئۆتۆمبیل هەموو ئەو شتانە مەجالیان نەهێشتۆتەوە بۆ پیاوان بڵێن ئەم شوێنە خانم ناتوانێت کاری تیا بکات. بێگومان ئەتوانین و خانمانیش جیالەوەی کە زۆر جار بیانوێەوە هێنراوەتەوە لە ڕووی جەستەییەوە لەوانەیە ئێمە هەندێک هێزمان نەبێت یاخود نتوانینەوە کارە بکەین بەڵام لایەنە دەرونیەکەمان ئەوەندە بەهێزە کە جەستەشمانی بەهێزتر کردووە ئەمە بۆیە من بە کۆی گشتی قساکەم هەڵبەت وەکو خانمێک و بە هەموو خانمانیش بەم شێوەیەکو خۆمانە بینین یاخود کاتێک خانمێکی بەهێزە بینم من وزەیەکی لێوەرەگرم یاخود خانمێکە بینم کە لە دۆخێکی خراپە بە هەمان شێوە ئەمە پەیوەندی بە ڕەگەزەوەنیە ڕاستە هەردوو لایەنەکە هەم پیاو بێ هەمژن بێ پێویستیان بە یەکترا و لە کوردستان ئێستا ئافرەتانی خاوەنکار زۆر زۆرن بە خۆشحاڵیەوە کە لە بواری ئەقارات هەبێ کارەکان خاوەن کارگەیە هەیە خانمێک لە کەرکک هەیە سۆڤان ئەگەر بیناسیت بەو پێیکە تۆ تێکەڵاویت زۆر هەیە وەستای دارو و تەخت و بەرد و بلۆکە ئەمە ینی هەموو ئەمانە دەریەخەن کە خانمێک هیچ جیاوازی نییە لەوەیە بەڵام زۆر جاریش ئەمە بۆتە کێشە بۆ هەر خانمێک لە بروی لە دەرەوە کارەکەات دواتریش لە ماڵەوە ئەرکی ماڵەوەی لەسرە بەڵام ئافرین بۆ ئەندامانەی خێزان کە ئەرکی ماڵ بەی خۆیان نەزانن بە یارمەتیدانی نازان یاخود بەداخەوە بۆ ئەو کەسانش کە یارمەتی خانمەکان نادەن لە ماڵەوە یاخود بە ئەرکی خۆیانی نازان بگرە ئەرکی زیاترەکەن چونکە هیچ جیاوازیەکمان نیە ئمە لە دەرەوە ئیشەکەین و لە ماڵیشەوە ئیشەکەین. بەڵە بێگومان ئەوەی شکە گرێگە هاژا ئاماژەی پێکرد ڕەنگە لە ڕووی جەستەییەوە ئێمە توانای پیاوانمان نەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک کار هەیە ئاهستە و پەیوەستاواتە ئەگەر بە ئارامیش بیکەین بەڵام بە بەردەوام کە ئەیکەین توانای جەستەیەکەشت نەبێ کارەکەچکە بۆ خۆی هەر شتێکی قورسێکیش هەبێت تۆ وردە وردە ئیشی لەسەر بکەیت دوجار هەمان ئەنجام ئەپێکیت یاخود هەمان ئەنجامە دەستەکەی و هەمان ئامانج دەپێکیت کە پیاوان دەیپێکن هەمان کار ئەەکەیت بۆیە ئێستا ئەوەندەش ئاسانکاری هەیە بە تایبەتی بۆ خانمان لە هەر بوارێکە دەست بۆ هەر کارێکە بن ئەگەر پێشتر لە ڕووی ئەوەی کە کۆمەلگە قوبولیەوەی ناکرد بەڵام ئێستا کۆمەلگا بەشێکی پاڵنەرە بۆ ئەو خانمانێکی و کارانەکە هەرچەند ناتوانین بڵێن بە تەواوەتی ڕێگا خۆشکەر هەبووە یاخود ڕێگایەکی باش و ئاسان و بێ لەمپەر بۆ خانمان هەیە وانە لەگەڵەوەی سەختی و ئاستەنگی خۆی هەیە و ئێستاش ناو هەندێک لە کۆمەڵگەکان هەیە کە قوبولیەوە ناکەن کە خانمان تەنانەت و کارانی کە ئاساییشە بۆ خانم بیکەن چجایەوە کە کارێک بکات کە کاری پیاوان بێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئاستی وشیاری هاوڵاتیان ئەتوانین بڵین تا ڕادەیەک باشترە وەک لە جاران ئەبینین
خانمان لەسەر شەقامەکان کار دەکەن، خواردن دروست دەکەن، خواردن دەفرۆشن، چایچێتی دەکەن، زۆر کاری دیکە نەک هەلی کاریان بۆ خودی خوان بۆ خەڵکی تریش ڕەخساندووە. سۆڤان ئەوەش زۆر جار ڕاستە هۆشیاری ئەوێت، بەڵام لەگەڵەوەشدا باری دارایی و ئابووریش کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەمەش ببێتە ئەگەر بەلایەنێکی ینی ئیجابی باسی بکەینەوەیە کە خێزانێک ئێستا ناتوانێت تەنها پیاوەکە کار بکات لە بەردابینکردنی داهاتێکی باش، بۆیە خانمەکانیش بەشدارە بن. جا لێرەیە و خانمە دوو ئەرکێ بێت، هەم ئەرکی دەرەوە هەم ئەرکی ماڵیشەوە، بۆیە ژیان بەو تەواوکاریەوە جوانە، بەو هیوایم کە هەر خانمێک کارێکە کات ئیدی بەسە ئەوەندە تونند و تیژی ئیدی بەسە ئەوەندە پێشێلکردنی مافەکانیان، چونکە بەدەر لەوەی مێبین یاخود نێربین مرۆڤین. باشە هەر لەسەر ئەم بابەتە کە هاژا ئاماژە بۆ دەکات و هەموو ئێمەش ئەبێت لە یادی نەکەین کە بەسە ئیدی تونند و تیژی دروستە، ئێمە لە ڕووی ناخیشەوە بوونەوەرێکی ناسکین، بەڵام لەگەڵ ئەوەیە هەموو ئەوەی پیاوان ئەوە باش ئەزانن کە چەندە ئێمە لە ڕووی جەستەوە ناسک بین، لە ڕووی دەروونەوە ناسک بین، بەڵام ئەمەندە ئیرادەیەکی بەهێزمان هەیە دەتوانین بۆ ئیرادە بەهێزەی کە هەمانە هەموو جیهان شۆک بکەین و چەندەها نمونەی لەو شێوەیەش هەیە کە خانمان بۆ ئیرادە بەهێزەی کە هیان بووە بوونەتە جێی باس و خواست لە ناو خەڵکاوە، بوونەتە بابەتێکی گرنگی میدیاکان کە خانمێک فڵان کاری کرد، ئەو کارەی کردووە، ئەو ئیشەی کردووە، ئەمە ماواتای ئەوە ئەگەنێت چەندە ئێمە ورد و ناسک و بچووک بووین، بەڵام ئیرادێکی زۆر بەهێز و پۆڵاینمان هەیە. بێگومان سۆڤەن بابەتێکی دیکەمان هەیە کە لە سەرەتای پرۆگرامەوە باسمان کرد، ئەویش بابەتەکە هوەریە و باسی هونەرمەندی شێوەکار ئاریان لەتیفەکەین کە ئاریان لە ساڵی 1994 لە شاری سلێمانی لەدایک بووە و دەرچی بەشی تیشک لە پەیمانگەی تەکنیکی سلێمانیە. سەرەتای کاری هوەریە گەڕێتەوە بۆ ساڵی 2014 هەروەها لە 19 پێشانگەی هاوبەش و 5 پێشانگەی نێودەوڵەتی لە وڵاتی تورکیا، یۆنان، کۆریای باشوور، لوبنان لە هەموو شوێنانە بەشداری کردووە. جا ئەندەمانەوەی ئەمڕۆ سەبارەت بە بەشداریکردنی ئەم هونەرمەندە شێوەکاری کوردکە لە پێشنگایکی نێودەوڵەتی لە ئیتالیا بەشداری کردو، شێوازی بەشداریکردنەکەی چۆن بۆ چۆن ئەم دەرفەتەی بۆ ڕەخساوە بە چەند تابلۆ بەشداری کردووە. هەموو ئەمانە لە ئاریان لەتیفی هونەرمەندی شێوەکار پرسیار بکەین کە لە ڕێی سکایپەوە لەگەڵمانە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش، هیوای کاتێکی باش و ڕۆژێکی باشت بۆ ئەخوازیم، پیرۆزباییشت لێ ئەەکەین کە بەشدار بووی و باسی پێشنگاکەمان بۆ بکە لە ڕۆمای پایتەختی ئیتالیا کە ساز کراوە. چەند هونەرمەندتیایدا بەشدار بوونە لە چەند وڵاتیش؟ سڵاو لە ئێوەش، سڵاو لە ئێوەی ئەزیز لەو بەڕێزانی پشتی کامێرە، دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە. خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ میوان لای ئێوە میوانداری ئەکرێم و سوپاسی ئێوە ئەەکەم. دەستان خۆش بێ، سەلامت بێ. سەبارەت بە بەشداریکردنم لە پێشانگای نێودەوڵەتی لە وڵاتی ئیتالیا لە شاری ڕۆما، ئەم پێشانگایە 33 هونەرمەندی شێوەکار لە 22 وڵاتی جیهانەوە لەم پێشانگایە بەشدارن. ئەو وڵاتانی کە بەشداربوون وڵاتانی شنگنن، واتە بەشێک لە وڵاتانی ئەوروپا لەگەڵ ئەمریکا لەگەڵ بەریتانیا. هونەرمەندانی ئەم وڵاتانە تەنها بەشدارن و یەک هونەرمەندی کوردستانیش و عێراقیشی تیا بوو، تەنها من بووم ئەو سەربەرزە کردوین کە لەوەی. باشە کاک ئاریان، بەو پێی کە کاری هوەری لە ساڵی 2014 دەست پێ کردووە، بەڵام بە خۆشحاڵیەوە هەکبەیەکی پڕ و چڕت پێ خەرمان بەرەکەت بێ. کارەکانی تۆ چی وای کردووە؟ جیاوازێکی چییە کە بتوانیت لە پێشەنگە نێودەوڵاتیەکانە بەشدار بیت و سەرنجی زۆرێک لە هونەردۆستانیش بۆ خۆت ڕاکێشی؟ کارکردنی بەردەوام و تاقیکردنەوەی هەنگاوی جیاواز بۆ ئەوەی کە بگەی بە شتێکی جیاوازتر کە لەو پێشتوی پێی، بۆی کە گۆڕانکاری لە قووەت و لە توانای هونەرەکە تا زیاتر بێ. ئەمە گرنگترین هۆکارە، یعنی واتە کارکردن لەسەر توانای هونەریت بۆ ئەوی بەرەو پێش بڕوە. ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە تۆ لە هونەرە بناسری، لە هونەرە بەرەو پێش بچی و بەشداری پێشانگای نێودەوڵەتی و ناوخۆیەکان بکەیت. واتە وەستا و ئەگەر هەوڵی بەرەو پێشچوونی توانای هونەرەکەت نەدەی لە هەموو ڕووەکانەوە ئەوەستی. باشە کاگەریان، دەمێ بزانم لە تابلۆکانی تۆ هیچ ڕنگدانەوەیەکی ژیانی کوردی تێدایە؟ مۆرکی کوردەواری پێوەیە؟
تابلۆکانی من زۆربیان سروشتن طبیعە ئیشەکانی من زیاتر لە طبیعە کارەکە بێگومان سروشتیش بەشێکە لە ژیانی ئێمە و کوردستانیش سروشتی خۆشببختانە سروشتێکی زۆر جوانی هەیە من هەوڵمیاوە لە تابلۆکانمە ئەو سروشتە جوانەی کوردستانیش بەرجەستە بکەم لە ناو تابلۆکانمە و نیشانی بینەرانی بدەم. کاک ئاریان هەڵبەت کارەکەی تۆ هێندە جوانە هەمومانجی یاخود بڵین شانازی پێواکەین و کارەکانت جێ شانازیە بەڵام دەرفەتی پرۆگرامەکەرەوەندە بوو کە لەگەڵ تابین بۆ هیواین کە لە بواری زیاتر و لە وەزگەیەکی زیاتر یەکتر ببینینەوە بتوانین مافی تەواو بە هەم کار و ماندووبوونی تۆ بدەین و قسەی زیاتریش لەسەر کارەکانە بکەی بۆ هیوای کە هەر سەرکەوتوو بی و جێ شانازی. سپاس بۆ ئاریان لە چی هونەرمەندی شێوە. زۆر سپاس دەستان خۆش بێ عزیزتان کێشا زۆر سپاس بۆ ئێوە. خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. بەڵێ بەم شێوە دێنە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بانی 24 بۆ هیوایی کە پرۆگرام بەدڵی ئێوەی ئازیز بوو بێت بەخواتان ئەسپێری. خواتان لەگەڵ.